بەشی کیمیا لە کۆلێژی زانست کەمترین کۆنمرەی وەرگیراوی بۆ ساڵی خوێندنی 2021-2022 چەندە؟ بە زانکۆڵاین و پارالێل. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش هاوڕێیانی من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین و فەرمانبەر لە بەڕێوەبەرایەتی گشتی تۆماری زانکۆی پۆلیتەکنیک لە خزمەتتانین بۆ باسکردنی بەشی کیمیا بۆ ساڵی خوێندنی 2021-2022 کۆنمرەکانی چۆن بوونە تاوەکو بتوانین وەکو بناغەیەک وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێنین لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ئەم ساڵمان کە ئێمە پۆلی 12 تەواوەکەین. ئێوەش بینەری ڤیدیۆکان بن تا کۆتایی بۆ ئەوەی سوودی لێ ببین. سپاس بۆ لایک و کۆمنت و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. لە یادتان نەچێ هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش بەشدار بن لە سوود ببینن بۆ ئەوەی بە جوانترین شێوە فۆرمی زانکۆڵاین پڕ بکەنەوە بە هیوای سەرکەوتنتان.